خدای گەورە و دڵاوا و دلۆڤان هاوین گەرمی تۆ گەرمی ئەوینە دووری بەهارە ئەو تاوتینە گەرمترین سڵاوەکان بە گەرمای تیشکی خۆرەتا و بێڕای ئەو شنە بافێنکە پێشکەش بە ئێوە بینەرانی ئازیز و خۆشەویست هاودڵان و هاوزمانانم لە هەر جێگایەکەوە بینەری بەرنامەی کانگای ژیانن. ئەوڕۆ کاروانی کانگای ژیان هاتووە بەرەو مەڵبەندی گەورە پیاوان و نەمران، مەڵبەندی هونەرمەندان و شاعیران، هاتوین بەرەو شاری جوانی بۆکان، هاتوینە ئاوایی سڵامەت هەڵکەوتوو لە 46 کیلومتری شاری جوانی بۆکان سەر بە بەشی ناوەندی. لەگەڵمان بمێنەوە ئەوڕۆ دەچین سەردانی ئەو ئاواییە دەکەین و لەگەڵ دابوونەریت و لەگەڵ خەڵکی ئەو ئاواییە زیاتر دەدوین. فەرموون. بینەرانی خۆشەویست و ئازیز هەر سەرەتای دەستپێکی کانگای ژیانی ئەو ڕۆمان هاتینە شوێنە هەرە خۆشەکەی هەموو ئاوایەکان، هاتینە ناو باغ و باغات لەگەڵ دێهیار و شۆرای بەڕێزی ئاوایی، هاتینە لای ئەو برادرانە کە کاکەشیان وەکو دەنگخۆشێک لەو ئاواییەدا پێناساندوین. کاکەی جوان سەلام عەلیکم. چاوەکانم بخێر بێ. چاو خۆش بێ، باشن، شکر سڵامەتن. نونم تەشەکر دەکەم بخێر. خۆتان دەناسێنن؟ بەڵێ لە خزمەتدام. من ناسری کاشماغام، خەڵکی ئاوایی سڵامەتم. تەمەن و چەندە کاکە ناسر؟ منم 43 ساڵە. ماشەڵڵا تەمەن درێژ و لە ساق بن یا ڕەبی. خەریکی چ کارێکن کاکە؟ خەریک کاری کەشاوەرزی و باغی خۆتانە؟ باغی چییە؟ وەڵای هەرمێیە و قەیسیە و سێوە و ئاورە. بەرهەمی باشە لێی ڕازین؟ با خودای ئاوەکە ماکەمە دەنا خراپ نییە. ئەلحەمدولیلا. کاری ئەسڵیتان هەرە و باغداریە یاخۆ کاری دیکەتانەیە و لە وەرزەیدا؟ کاری کەشاوەرزیشمان هەیە، نەوەڵا گەنممان هەیە، نۆکمان هەیە، جۆمان هەیە و جادر و نوشتمان هەیە. قەلب و ساغ بێ عەرەبی. چەند ساڵەوە کاری دەکەن؟ وەڵا جا لە منداڵێ و کاری دەکەن. هەر لە واوایی ئەوە لە دێواوایەن؟ هەرە وڵا لە منداڵێەوە خەڵکی ئەو دێین و لەش. قەلب و ساغ بێ یا ڕەبی. کاکە ناسر گیان کاکاوە دێهیاری ئاوایی فەرمویان ئێوە مەسەلەن دەنگ و یەکجار خۆشەوە ماشەڵڵا لە نێو ئاواییدا گۆرانی دەڵم بزانم لە کەنجەوە دەست و کردو بە گۆرانی کوتن و هۆگریتان لە شۆڕا پێ پەیدا کردەوە. وڵا زامە لە منداڵە 12 ساڵەوە گۆرانی دەڵم بۆ زەماوان مام کتۆ زارزار لە چۆسانشتەوە ئەلحانیژاوە لە مەدریس و لە نێو باغ و مەدریس شتدا دەیڵێن و حەیران و گۆرانی مەدریسی و لەکن شێ فێر بوونا یا خۆتان دەست و پێ کردو؟ وەڵا هەر بۆ خۆم لەکن کەس وەڵا پێمانێ فێر بوو. زیاتر هۆگریتان بەچن و مۆسیقایەک و چ جۆر گۆرانێکەیە؟ وەڵا من فەقەت بەو حەیران و شتە حەیران و سەوزە و ئەوانە. پس لەسەر شێوازی فولکلۆر هەم هۆگریتان هەیە و هەم دەست و پێ کردو و درێژە و پێداوە؟ بەڵێ وەڵا. قەلب و ساغ بێ یا ڕەبی. کاکە ناسر گیان زیاتر گۆرانەکانی کام گۆرانی بێژەڵەنەوە؟ وڵای جا من گۆرانیاوی بەسەر دارمدا بیڵم دەنا باوەڕ ناکەم گۆرانی کەس بڵم. لیان فێر بووم تقریبەن تاقولەکە 10,000 مداڵێم و سەوزە و ئەیران و گۆرانی حەسەن زیرەشی وڵا تا ڕادێک دەڵم. تا ئێستا سێدشت و پڕ کردوتەوە؟ نەوەڵا وەری جاریش کەسە لە ڕزایەوە هاتوون بۆ ئێرە حەیرانم بۆ کتون. ئێستا چ پێشکەشی مە دەکەی؟ وڵای جا پێتان خۆشە حەیران دەڵم، پێتان خۆشە گەلوێی دەڵم، هەچی پێتان خۆشە. بۆ خۆتان پێتان خۆشە ئەمە بەدڵەوە جۆبیسی دەبین. ئەمە لە خزمەتاندام بەخێر بێن سەر چاو. کاج خۆی ئاوە دەرچمە هەڵی بابی نازەعرانێ لە مرادیارە لەبەر دەرکەیان سەقاوەتەوە جوتێدارە لەبەر دەرکەیان سەقاوەتەوە جوتێدارە ئاوەیەشانە زیرە نەمێنم بەخواوی دیکەن هەنارە من سبکەم بۆ قاسی دەچی بە بەژن و بە بەقابی نێرمەوە کە نازار عینارەکەی خۆم دۆنەکانێ بە زەبریت فنگان لە گولەشی لە گولە مێردانیان کردوێتەوە مارە من خەمیە خۆم گەلێ زۆرە نەمێنم بەخوای ئامەیان هەر خەمی برادرانم سەربارەوەی کاج خۆیم ئەم ڕەشارحانەی دەڕەشمێ دەچەقاندنێ زەردەسێ و سواردەم بەسەر لە چێوای و
ئەوە خۆشە دوگراویلکان بەدڵی خۆت بگرێشان لەو سەری گەڕەشێن منم بەخواوی دیکەشین ئامەیان هەر ماڵ بە ماڵێەوەی من دەڵێم وەرە عیرانەکەی منە عیرانە چاوی سەرشە پڕ لە دەرمانە سنگی سپێ باقەڵی دووکانە نەوەڵاداکی ئەچیمە بەخوای ئامەیان ئەوە بابی لوقمانەوەی ئامن دوێنێوارە تووشی بەژنە باری دەبووم دەگریا زارداسان فرمەسکی لە چاوەندا تو خواتر تاقوجنەوەڵا کاروان بە کاروان دەیگودەتی عیران دۆستگرتنێ بەدڵە خۆت بگری گەلە گەلە خۆشە نەمێنم بخوای دەستێک بردان ئاوار دەردێشی گەورە و گرانەی ئەرێ دەترێسمێ بمێرمێ نەتبینێمە دەترێسمێ بمێرمێ نەتبینێمە بە جوانە مرێژی سەری دەنێمە خۆشیتە دەست و چاو خۆش بێ کاکێ گیان یا ڕەبی دەنگو نەڕزێت دەست و خۆش بێ زۆر سپاس بابچینە لای ئەم برا ئازیزم باشە شکر کاکەی جان سڵامەتن جان بخێر بێ یاخۆ زۆر سپاس چاو خۆش بێ خۆتان دەناسێنن بەڵام من خەلیلی کاشماغم لە ئاوای سڵامە دانیشت کاکە خەلیل چی کاکە ناسرن براین ماشەڵڵا یا ڕەبی خوددا پێکتان بێ لە تەمەنی چەندە کاکە خەلیل 35 ساڵ 50 ساڵێک 50 ساڵن لە کاکەی گەورەترن تەمەن درێژ بن یا ڕەبی چەند منداڵ هەیە کاکە دوو منداڵم ماشەڵڵا خوددا پێتان بێڵن یا ڕەبی لە کنماوە زەماوەندیان کرد ناوە لە کنمان ماوە خوددا پێتان بێڵن ئینشەڵڵا لە ژێر سێبەریەوەدا بەختەوەر بن یا ڕەبی ئێوە خەریکی چ کارێکن کاکە وڵا خەی کەشاوەرزی باغ و باغات ئەرە وڵا کەشاوەرزی باغ و باغات لەگە کاکەی پێکەوە کارە دەکەن شەریکن ئەمان پێکەوەی ماڵە جۆ نەکردوێت ماڵمان جێ ئەمان کارەکە مال پێکەوە دەکەین مەزورم کار و کاسبێکی ئێکە جۆتان نەکردێتەوە پێکەوە قەلب و ساغ بێ یا ڕەبی کاکە جان باسی کاروبارەکەی باغاتیمان بۆ بکەم بزانێ و باغاتە چۆن پێی ڕادەگەن چۆنی ڕعمەل دێنن یا ساڵان بە چ شێوەیەک بوو ڕاجە حانە وەختی ئانا ساڵ لە حاڵی حاضر حان لە بی ئاویدان باغ و بادەکەمان چاک نییە دەنازوو وەختی ئاو زۆر بوو خلاصن بنەوانمان بوو لەسەرەوە با ئەوی بنەوە ئەودا میوەمان بێحە زۆر بوو کەنجێ لە کەنجواوە ئاوکەم بوو ساڵی 1970 و 1960وانە ئەو وەختی ئاو زۆر بوو حان ئەوما کەمە شێوەی پێڕاگەیشتنەکە باغ و باغات لە قەدیمدا چ جیاوازێکی لەگەڵ ئێستا بوو ئێستا کە زۆرێک لە شتەکان بە ئیسلا پێشکەوتیان هەبووە ڕاجە ئەو وەختی دەرماوەشتە کەم بووە عانسم باشی دەکەین مەرحەلە مەسم باشی دەکەین بە کۆم بیدۆ تراکتۆرسم باشی دەکەین چاکتر میوەکەمان خلاصە پێ ڕادەگەین و جوانتر بەرهەمدی الحەمدولله ئینشەڵڵا هەر پڕ ڕزق و ڕۆزی بێ یا ڕەبی کاکە خەلیل جان باغ و باغاتەکە زۆرە وەختی بەرهەم هاتن کارگەری بۆ دەگرنیا بۆ خۆتان خەریکی دەبن خۆمان بڕێدێنی بە هەرەوەز کار دەکەن لە ئاوایدا هەرەوەزن کۆمەک یەکتر دەکەن هەرەوەڵا هەر هەرەوەزەکەی هەرەوەڵا زۆر کۆمەک یەکتر دەکەین قەلب و ساغ بێ یا ڕەبی جگە لە باغداری و لە کشت و کاڵ چ کارێکی دیکە دەکردرە لە ئاوایدا دامداریشمان هەیە خڵا وڵاغ و شتمان هەیە کاریاوانشمان هەیە بەگشتی زیاتری خەڵکەکە خەریکی کشت و کاڵ و باغدارێکن یاخود ئاژەڵداری دامدارێکم ئەژەڵدارێکە کار پیشەی سەنعاتیشی لێنێ و ئاوای سەنعەتی جۆشکاری لێ نەوەڵە بەگشتی خەڵکەکەی کە خەڵکی ئاژەڵدارین زیاتر ماڵاتیان هەیە یاخمار نەخێ وڵاغیان هەمڕێ لێنین ئەسڵن لینێ ڕەنگە 50 سەرێکیان لێبێ ئەرەوەندەی لێ یەکەی چییە کە ماڵاتی گەورە لێرە زۆرترە وڵای جا هۆیەکەی بڵم چییە کوێستانی لێنێرە کوێستانەکەی زۆرە بەڵای ئەو ئاسوێترە بۆ خەڵک زنیگا خۆشترە بوو دواکەوتنی کەمترە وڵاغ ماڵاتە گەورەکەی نابنە کوێستانە هەر لە نێو ئاوای و مەزراکانی دەور بەرپێرا ئەرەوەڵا گژوجیا هەیە بۆ ماڵاتەکە مشکلیانە لەو بارەوە مشکل نییە نەوەڵا گوجیا زۆرە مەتاعی زۆرە لە مەتاعشتە زۆرە الحەمدولله کاکە جانێوە ژۆ کاکە ناسر دەنگتان خۆشە نەوەڵا قەت گۆرانی نەکتووە قەتم نەکتووە قەتان نەکتووە قەتمان نەکتووە ماشەڵڵا برایەکیا و هونەرمەندتانە قەت هەولتان نەداوە لەگە کاکەی دانیشتن و پێکەوە گۆرانی هەر جەمالێک دەناوەڵا من هەچی لێ فێر نەبوو ماشەڵڵا کاکە ناسر دەنگیان هێندە خۆش بە کاکە خەلیل فقط گوێبیستیان بووینە دەست و چاوت خۆش بە کاکەی جان باش دەکەم پس دەگەڕینەوە لای کاکە ناسر گۆرانێکی دیکەمان پێشکەش بکە کاکەی جان چی دیکەت بۆ ئامادە کردوینە پێشکەشمان بکەن لە خزمەت دەمەچی بێ دێڵم هەچی بەدڵ خۆتانە فەرمون بە خزمەتدا
هوی کاشی ربوار هبرار نازانیم بمخرای سریم خالد ورد لاجانیم أقصر دلي بيميني تخواب زواني أمني شيم بو خود دي زواني جواني كول دي دعوة بيم عايد سمبوي بوني جواني هريلا يدمريم تخوالم لكالي خيان رفيقي كان قبريم تقطع صوكي براجاني بوابي نادبريم وكاشير بوير تخوامنيش ريبويرم اخوام نجباك تو براجاني دلبي ريني دارم ما شاء الله يا ربي دنگو هر خوش بکاکی جان او گلو جوانستانه وكسما ما شاء الله خدا پیتان بیله تمنی چنده والله 2 سال وشش هم هنگا 2 سال نیو چیه سوزيار خدا پیتان بیله یا ربی ما شاء الله تنده شیر نبیره داروی هر دلم فرمو سر بکوشم دکا خدا پیتان بیله کاکی جان دستو تا و خوش بی ان شاء الله هر قلب و ساق بی یا ربی بینەرانی خۆشەویست و ئازیز ماندوو نەبنەوە سپاس کە تا ئەو کات و ساتە بینەر و هاوڕێی بەرنامەکەمان بوون لە خزمەتدایە خانمێکە خۆشەویست و ئازیز داین یەکێک لە خاتوونەکانی ئاوایی دەمان هەوێ باسی کاروباری ژنەکانی ئاوایی لە ڕابردووە تا ئێستا بکەین دایجان باشن شکر سڵامەتن ڕەوی بران نەمرێ خدا چاکرد بۆ بکە ئیشەڵڵا بە قوربان سپاست دەکەم نێو چێ دایجان نێوم خاسەدریە داسەدری خۆشەویست و ئازیز تەمەنتان چەندە داسەدری ڕای دا چوزانم 50 ساڵ زیاترم ماشەڵڵا تەمەن درێژ بن یا ڕەبی چەند ساڵە لەو ئاواییە دەژین وەڵڵا 40 ساڵ دەبێ زەماوەتان کردو هاتوونە ئێرە یا پێشتر هاتوونە نەخێر بە زەماوەندم کوداتوم لێرە زەماوەتان کردو هاتوونە ئەو ئاواییە گرساونەوە دایجان کاروباری ڕۆژانەتان چیە لە ئاواییدا وەڵڵای دا چوزانمانکردنەوە مەشکەژانەوە پەنیر کوشینەوە مەنگادۆشینەوە دوچکوژ بەخێوەکردنەوە میوانداریە و هەربوو ساغ بە یاڕەبینانەوە خانتان دێ لێرە نەخێرنەوەڵڵا ئێستا بۆن و بەرامەی ناین تەندور لێرە هەردە پێچە لە کوچانداوایە بەلەوایە هەربوو ساغ بە یاڕەبی دایجان قەدیم
ئەو کارانە کە لەهەن دیارە هەچەندە دڵم لێرە نانەوەخانەمان نیە بەڵام کارەکان و شتەکان بڕێک ئاسان بوونەوە وەکو مەشکەی بڕقی هاتۆ یا تەندوری بە گازی جەلیوە لە باز دێ ئاوایەکی هەیە قەدیمە و کارانتان چۆن بەڕێوە دەبێت وڵا دەشمان کە زۆر ئازاتر بوون لە الان نانمان دەکرد و مەشکەمان دەژاند و شانەخوریمان دەکرد و ئاغاڵ و تەوی لەبارمان دەکرد و سوزام ڕێمەرمان دەکرد و مەخسەرەمان زۆر و پیا و کاسپیان دەکرد و دەچین یاردەیوانمان دەدا لە چ کارایە وەکو چی نۆکمان دەڕنیەوە و دلمەغمان دەکردی گەنی و گێرەمان دەکرد و کۆشتمان کۆ دەکردەوە و دەپریان و کاری دەکەوت وەڵا چەند کەس بوون دە ماڵەدادا وەڵا من بۆ خۆم و خەسوێکم بوو لە خانمەکانی ماڵە بۆ خۆتان و خەسوویەک من چەند پیاوتان لە ماڵەدا بوو پیاوی وەڵا سێ چوارێکمان بوو شکر ڕادەگەیشت نەفەرمان دوو ڕەنج بەرمان هەر بوو هەلوو ساغ بێ یاڕەبی دەیدا سەدری جان دەڵێەوە هەمیشە پیاوی کارێمان دەماڵەدا هەبوو بە تایبەت هەمیشە دوو نەفەری تایبەتمان بۆ کارکردن هەبوو نان و خواردن چتان بۆ ساز دەکردن وەڵا برنج گۆشتمان لێدەنا قاورممان لێدەنا بە قوربان قەبڵی بڕەشمان لێدەنا قەبڵی برنج و دۆڵمە و سوزانم چەوەند بە تشمان لێدەنا و بە نیسکێنەمان لێدەنا و ئەلان ژەوانە ساز دەکەن ئەرێ وەڵا لانی گەلێک جا ساڵ هەمویان منداڵەکان دەخۆن بە خوددا یەکە کەشیان ناشی خۆن ناوەڵا نە بە خوددا نەوەڵە نایخۆن دەیدا سەدرریجان باسی خواردنی قاورمەت کرد بۆمان باز دەکەی بزانین قاورمەت خەڵە و هەڵیان دەبرا سەریان دەبڕی شەوێ و چاکمان دەکرد و لەسەر تەندوریماندا دەنا حتا بە خۆی شتیا سوور دەبەوە دەردەچوو دەمانێنا یەک کوپەمان لێپڕ دەکرد بۆ تامی تێشتێ جا لە قەبڵی بڕەشیمان دەکرد و لە نیسکێنە دەکراوە لە کوولەکە دەکرا و لە تەماتاوێ دەکرا و لێمان دەنا ئەویان دەخوات ینی گۆشتەکەی مەڕی دەکوڵاندرا دەکوپەی دەکردرا و هەر جارێ لە پەنا کێ دەخست ئەوە ڕۆن و پیازەکەی بوو تامەکای ئەوەندە بوو زۆر لە پڵاو گۆشتێ لە عنیش خۆشتر بوو دادەوە خران نەدەبوو ئەو گۆشتتان دەکڵان لە کوپە تام بوو دەدەکێدا نەدا بەست بووینە وەڵا خراب نەدەبوو بە بەز و خۆ دەگرت مانگێکی زیاتر ئەرێ وەڵا بە بەز و هەموو شتێکەوە دەتان کوڵان هەموو ماتێک دەزینی و سووریان دەکردەوە دا سەدریژیان وەکی گۆ باس کردو دەڵێت لە زستانەدا بوو لە کوپەی داوەندەی خۆ دەگرەوە چێشتی خواردنێکی زیاتر تایبەتی زستانێ بووە بەلا دەیدەوە زستانمان تێپەر دەکرد و دەهاتی نەبەهارێ دەی بەهارانی کەنگرۆ ڕۆن بوو کەلانە بوو بە قوربانت دەمەوە جێلاخە بوو ئەوانە دەخویان و میوانێکی بە جۆرەدا برنج و گۆژ بوو تەڕەکە باب بوو ئیدی بۆ خۆشەدەوە نیسکێنە لێدەنا و قەبوڵی بڕەشە لێدەنا و قاورمە لێدەنا و قاوتل لێدەنا و گەنمە شامید لەسەر تەندوری دادەنا دەکوڵا بۆ من گەنمە شامیت چ بوو ئەو گەنمە شامی گەر هاندەی برژێنن دەیخۆن بە فەریکی بۆمان باز دەکەی بزانین چۆن بوو دەبان کوڵان هەڵمان دەوەران لە دەسینەکەی لە دارەکەی خۆی و گەنمەکە بە ئیشکی دەهێنرا بەڵێ دایجانەوە خواردنەکانی بەهارێ بوون با بڕۆین بۆ هاوینە بزانین هاوینە دە و گەرماییدا زیاتر چتان ساز دەکەێت زەوەڵە هاوینش پێمانەیە هەم شەودایم برنج و گۆشتە و دۆڵمەیە و بربەسێڵە و تەڕەکە بابە و ماکۆڕۆنیە و کۆترێتە و ئەوانە ساز قەدیمی ژۆ ماکارۆنیە هەر هەبوو نەوەڵا نەبوو نەوەڵە ماکۆڕینی هەروجودی نەبوو قەدی وەڵا بڕۆشمان لێدەنا و دۆڵمە بوو کە لەم گەڵامان لێدەناوی دستانی و چەوەندە بە تشمان لێدەنا قاورمەمان لێدەنا و بە قوربانت دەمەوە چوزانم تەڕەکە بابوو کەلان نەبوو کوولەکە ڕۆم بوو ئەوانش ئیستانی بوو کولەکە ڕۆم وردە وردە بۆ فەسلی بەیسلا سەرما خۆش بووەتە خۆش بوو ئەرێ وەڵا زۆر خۆش لە تەندوریمان دەخت لە کوپەیدا و سەرما قوڕدەدا بانی دەرمان دینا سوور دەبەوە سەر پێمان لێدەنا بە بڕەشیەوە و ئەلای ژۆن ئەم کێشە لە تەندوریدا ساز دەکەن ئەرێ وەڵا گەلێک جار سەر تەندوریە سازی دەکەم بۆ خۆم لەسەر ئاوری دەکەمەوە لە ژوورێ جاری وە شەبەگە ئەگە بووکەمە گازێ نەبخۆم بە تەندوریە سازی دەکەم چەند وەخت نانی دەکەندا وەڵاهی ئەگە پیامان بێ ڕۆژ ناڕۆژە بە هەفتەی دوو جار بە هەفتەی سێ جار ئاوە نانی دەکەین ئەگە دستانانی شەرکەم خێزانین وەڵا بە هەفتەیە بە دوو هەفتە جارێک نانی دەکەین کولێرە و شیش ساز وەڵا کولێرێ دروست دەکەین کولێرە ناسکە و کوێرلانێ دروست دەکەین و بە قوربانت دەمە کولیچەی سوور دەکەین وە سەر تەندورە گەڕێ نیشتین و ئەوانە ساز دەکەین باسی کەلانەمان کرا و جیای کەلانەی دەکەن لێرە بەنێوی کوڕادە ناسراوایە پێچووکەیە و پیوازی سەلکە و پیوازی شینە و ئیدە وەختەکەی دەزانی ئەو بوو کوڕادە و بۆ جیاو گۆڵانی بەهاری هاتوسۆی شاخشتی دەکەن دەچن وەڵا کوڕەکان دەسن بۆ خۆتان ناچن بەرەوەڵە کوڕەکانی خۆمان دەچن نا بۆ خۆتان ژنەکان خۆمان پێڵان ناچین ساڵان دەچونە ئەنەوەڵا ناچی ساڵان چۆن دەچوون لەگەڵ ئێوارە نیویشیان کۆ دەبوونەوە تەوای دچینە ئەو بەندەی ڕاوە دەستانی پیاکان سەر دەکەوتن و ژنەگەلەکەش بە دوایدا دەفریا دەکەوتن لای ێوارە بچن لای ێوارە بەنگشە شەوەی لێوێ دەبوون شەوەی لێ دەبوون سپێنێ وەختی خۆی دەهاتینەوە وەختا وەختی
شێوێ لەوێ چۆنتان دەگوزار شێ دەخەوت ناز کە لەگەڵ ماڵ منداڵ خۆی دەخەوت و لەناژنەکان پێکەوە دەخەوتیم پیاکانش پێکەوە چەند بنە ماڵە پێکەوە دەچون واللهی دی بنەماڵی نەماڵە یەک و دوو دەهات ئەگە داچووی نەبووی ئیدی کارمان بۆی نەبوو خزم بێگانە بخمان دەخەوتین و سامان لێ دەنا نانسا دەخورانان و پەنیر و کولێرە و کەلان و دەمان بربشتای خۆمان نانسەمان دەخواد و وێوارێ و هەتا دووسێ زەمان دەکرد دەهاتینەوە خوارە بە داوەت و باڵپەرکە هەتا ماڵە ئەو چەند ساڵەوە نەماوە ئاوە ناسن سێ ساڵە زۆر خەڵکەکە یەکبینێ ناچێ هەستا دوو ساڵ لەوەی پێش بۆ چەشنە دەچون ئەرێ وەڵاشم شاڵی لەدا کابرالی دەپەڕەوە بەری ئەو بەری و شاڵتەوە عالەمەکەی کۆ دەکردەوە تەواوی دەڕۆشت قەدیمتر زمانێک سێنێوانە لەگەڵ دەستە خوشکەکان دەڕۆشن ڕۆژان وڵا دەچین بۆ کێسانی ئەسپۆنمان دێنا کوڕادەمان دێنا حتا شەقەی نیشێڵ دەپەڕین بەشتیا ئەسێراڵ داهاتینەمان ئیدێ ئێمە خۆشتر بوو هەرێک ڕۆژە چوین داهاتینەوە لە شۆڕە هاتوونەنگۆ دایژە ئەمە لە خوڕخڕە ڕاتم بۆیە کوڕە سەر بەکوێ ئێوە تا سەر بە بۆکانە بەڵێرە وەڵا نزیکە چەند منداڵ و هەیەدا وڵا نۆ منداڵم هەیە پێش نۆکەری تۆ چوار قەرەوە خدا پێت بڵن یاڕەوی چایمان خدا پێت بڵن نیشەڵا لەکنت ماوەنی هەموو زەماندیان کرد وەڵی سیانم ڕۆشتون و کچەکانم ڕۆشتون وڵا کچەکانم لەکن نەماون دوو کوڕم کوڕەکانی شتیانم لەکن ماون و دوانیان ڕۆشتون هەموو زەماوەندیان کرد ئەرێ وڵا دوانەوەڵا کیانم ماوە چکۆر خۆرەچکۆلەکەم ماوە بەختەوەر بن نیشەڵا دایجان باسی شاوی زەماوەندمان بۆ کە بزان کچەکان چۆن بەمێرداوە کوڕەکان چۆن ژم بۆ هێنا وەڵی زۆر بە خۆشی بۆ خان چوون سازان وێ دییانەوە و یخورەکان موی مەژداوامان کردو خواستومان و بە تەقای دەهۆڵە زۆر ناوی بە گۆرانی کوتی بکمان هێناوە کچەکانیشم خواستبینیان هاتووە و داومانوانی بە بەزموەڕزم کچەکانیشمان بەڕە کردو وەکو قەدیم شاییتان ژێڕاوە یا وەکووەلا وەڵا شایی زۆر خۆش دەهۆینیان هێناتی پیان هێناوە و دەبوومان باس کە بزانین قەدیم چۆنیان خوازبێنی دەکرد چێ دەچوو وەڵی خۆش نەبوو وەڵی گەرعانەکە خۆشەوە دەمی پێوەندە خۆش نەبوو بۆچی دایجان وەڵی بە زۆری بەمێ ئەرێ وەڵا ئەرێ وەڵا نەشت دەدی دەمارەیان دەکردی دەڕۆشتنەوە پاش ڕۆژانداتن داینجستیەوە بە سواری ئەسپی دایانهێنا ئەلان زۆر خۆشە بیژای خۆ کچە لەگەڵ کوڕی قسەی دەکاو پێک ڕازینی پێک ناڕازی بنیمە ئەوە نەبوو لەگەڵ دوودانە لە گوڵە جوانەکانی ئاوایی هاتوونە نێو باغ دانیشتوین ئاشتی خانم کە ماشەڵڵا هێمای هەرە جوانەکانی منداڵەکانی ئاواییە و کاکە کاویانی گوڵ کوڕێک بە جلوبەرگی کوردیەوە ئێستا دان هەوێ شێر پێشکەشیەوە خۆشەویستان و ئازیزان بکەم با قسان لەگەڵ بکەین جارێ چۆنی ئاشتی گیان باشم تەمەەن چەند داشتی چەند ساڵی حەوت ساڵی کلاسی چەندی ئەوە دەچی کلاسەوە ئەی بژیت ئەو ساڵ دەبێت کلاسی چەند دووەم با بژی دەرس چاک دەخێنیدی بەڵێ ئەی بژیت چ شعرێکت بۆ ئامادە کردوین بخێنەوە بەڵێ باشە به نام خدا من بچه زلنگم مثل گل خوشلنگم تیزلو مثل پلنگم پرزور مثل نهنگم گچ سفید فشنگم تخت سیاه تفنگم دبستان من سیال 5 ماه درون دیاله
اگر برفی بباله و یا بادی بیاله آسمان ابری باشه پنج شنبه جمعه باشه ما این خوب میدونیم باید دست بخونیم ئەی بژی ئاشتیجیان بژی بۆ زمانە شیرنەیەوە و شێرە جوانەی پێشکەشی ئێوە خۆشەویستان بەڕاستی کە خوێندنەوەی وەها شێرێک هەم بە مەوزوع مەحتەوایەکی زۆر پڕەوە هەم بە وشەهایەکی کە بەکاربردراوە بۆ تەمەنی کەمی ئاشتی بەڕاستی جێگای ڕێزە دەستخۆشی لە دایک و بابی دەکەم دەستخۆشی لەو کەسانە دەکەم کە حەول دەدەن ئەو گوڵە جوانەی ئاوە پەروەردەکەن بزانین کاکە کاویان چی بۆ ئامادەکردون کاویان جیان چۆنی؟ سلام علیکم. باشی کاکە کاویان؟ سلامت بی. زیاتر خۆت دەناسێنی؟ من کاویانی ئێزاد خان خەڵکی سلامەتم. ئەی بژی تەمەند چەندە کاکە کاویان؟ والله دا ده ساڵ پۆلی چەندی دەچی کلاسی چەند ساڵ؟ دەچم بۆ کلاسی چوارم. ئەی بژی لە دەرسەکاندا چۆنی؟ والله چاکم. الحەمدولله. کاکە کاویان چی بۆ ئامادەکردوین؟ والله شێعرێکی مامۆستا شێرکۆ بێکەس. بژی شێعری کوردی چەندە مامۆستا شێرکۆ بێکەسی دەناسی شێعرەکانی زۆر دەخوێنەوە؟ زۆر بەکەمی ئەوە یەک شێعرەکەی خوێندومەتەوەیەوە. دێبژی بە قوربان کاویان بزانم وەختەکانی بێکاری وەکو ئەلان ئێستا کە هاوینە چ دەکەی وەختی بێکاری چۆن تێپەر دەکەی؟ والله زۆرتر دەچینە نێو مەدرسەکەەوە فوتباڵ دەکەین هەر فوتباڵ دەکەین یا دەچین بۆ دووچەرخە سەواری زۆرتریش لە ماڵی بە گوشی بازی دەکەین. پس بڵین دەرفەتە بێکارەکان و وڵاتە بێکارەکانی بە وەرزش تێپەر دەکات دووچەرخە سەواری و فوتباڵ و گوشیش بەجێ خۆی بەڵام کەمی بکەوە. جۆبیستی شێعرەکەت دەبین بە قوربان. لە دوای خنکانی هەڵەبجا سکاڵایەکی درێژم نووسی بۆ خوا بەر لە خەڵکی بۆ درەختێک نخوێنەوە درەخت گریا لە پەناوە باڵندەیەکی پۆستەچی کوتی باشە چی بۆ دەبا گەر بە تەمای منی بیبەم من ناگەمە هەرچکی خوددا بۆ شەو درەنگ فریشتە ڕەش پۆشی شێعرم کوتی تۆ هیچ قە من نەبێ من بۆت دەبم هەتا سەرێ تا کەشکەڵان بەڵام بەڵێنە نایەمێ خۆی نامەکەم لێ وەرگێ کوتم سوپاس تۆ هەڵفڕا فریشتەی ئیلهام هەڵفڕی و لەگەڵ خۆی ئاسکاڵای برد ڕۆژی دوایی کە هاتەوە سکرتێری پلەچواری نووسینگەی خوا ئەو پێی ناوێ لەسەر هەما سکاڵاو لە دامێنە بە عەرەبی بۆی نووسی بوو گەوجە پیکە بە عەرەبی کەس لێرە کوردی نازانێ و نایبین بۆ خوا. ئەی بژی کاکە کاویان جانم چەندە خۆشە منداڵەکان لە تەمەنی کاکە کاویاندا ئەوەندە حەول دەدەن بۆ فێربوونی زمانی کوردی بەتایبەت شێرێک وەکو شێری مامۆستا شێرکۆی مەزن ئینشەڵا کە ڕوحیان شاد بێت دەستی کاکە کاویانی گوڵ خۆش بێ دەستی ئاشتی خانم خۆش بێ بۆ شێرە جوانەکانیان. کاویان تۆ لە چۆ فێری زمانی کوردی بوویە؟ والله ئەمن پارەکە کلاسی کوردیاندا نەبووە ئەنجومەنی ئەدەب من چووم لەوێ سووسن خانم دەرسی پێکتم بڕواناوەشم لە ماڵی هەیە شاگر ئەوەڵاتم و نمرەکەم بیست بوو. بژی پەس خولێکی زمانی کوردی تێپەر کردەوە؟ ئەرەوەڵا. ئەی بژی کاکە کاویان گەلێک جێگای دڵشادیە کە دایک و بابەکان وەکو دایک و بابی کاکە کاویانی گوڵ ئاوە حەول بدەن بۆی کە منداڵەکانیان بنێرن بۆ کلاسەکانی کوردی بۆی کە هاندەریان بن بۆ پاراستنی زمانی زگماکی دیارەکە ناسنامەی هەر نەتەوەیەک زانین و فێربوونی زمانی زگماکیە لێرەڕا دەستخۆشیان لێ دەکەم دەستیان ماچ دەکەم هەموو ئەو ئازیزانەی کە تێدەکۆشن بۆەوەی کە مناڵە ژیرەکانی نیشتمانمان فێری زمانی زگماکیان بکەن و دایک و بابەکانی کە ئاوا هاندەری منداڵەکانیانن.
ئاگادار بووینەوە کە یەکێک لە داوە دەنگ خۆشەکانی ئاوایی سڵامەت بۆ کار ئەوش بە شێوەی هەرەوەز هاتوۆتە مەزراکانی گوڵۆڵانی سەرێ ئێمە شتمان با بە شوێنیاندا بین و هەم لە دەنگی کاکە چێژوەرگرین لەسەر خلە و خرمان و هەمیش تەسویرێک لە کاروبارەکان هەڵگرینەوە کاکە جا ماندوو نەبنەوە قال و ساغ بەیشتەوە قوربان و بم بە خێرن سەرسەر و سەرچاوان زۆر سپاس ساو خۆش بە خۆتان دەناسێنن بەڵێ ئەیوبی مەحموود نەژاد خەڵکی ئاوایی سڵامەت تەمەن و چەندە کاکایی و تەمەنم 25 ساڵە ماشەڵڵا تەمەن درێژ بن یا ڕەبی قال و ساغ بێ خەریکی چ کارێکین لاوەی وڵا خەریکی کاری کشاوەرزی و کار و پیشەی ئەسڵیتانە هەمیشە خەریکن هەمیشە خەریکی کاری کشاوەرزی قال و ساغ بێ عربی بە خۆتان زەوی زارتان هەیە بەڵێ وڵا هەمانە چۆن ئەوڕۆ لێرەنە وڵا جا هاتون بۆ ئێرە شەر وەک سڵامەت ماڵی خۆمان و ماڵی خزمی خۆمان هاتون بۆ هەرەوەز بۆ یارمەتی کەساتون بۆ هەرەوەزی کاری خزمەکان ئەرە وڵا قال و ساغ بێ ئیشەڵڵا بۆ خۆتان لە نێواوایی کاری چ دەکەن زەوی زاریشتان هەیە وڵا جاگەنم و نۆک و باغ و وێنجە و شتەمان هەیە زەویەکەی خۆتان چی دروتانە تا ئێستا گەنم و جۆیەکە وڵا بڕێکمان گەنم درۆ جامان درۆوە و وێنجەمان درۆوە و ئاوە خەریکی نوردەوردا لێرە ئێستا خەریکی چ بوون چسان دەجوو خەریکی خەرمان کوبین خەرمان کوب قال و ساغ بێ یا ڕەبی قوربان و ئەکەجان لەسەر خەرمانە و لەسەر خەرمان کوب و لەسەر کارکردن قام و گۆرانی دەڵێندی ئەرێ وڵا وی کە ڕۆشتان تێپەڕ ئەی سێرە وڵا لە گۆرانیانەی کە ئەو ڕۆ لە کاتی کارکردندا دەچانکت و ئێمە هاتین و بیسمان لە دەنگە خۆشەکان چێژ وەرگین فەرموو بۆمان بڵێن کۆترا باریکای باغەکەی بەرێدێم کۆترا باریکای باغەکەی بەرێدێم بەم دراگ واختە باردەکای بۆچێ بەم دراگ واختە ئۆقرەکای بۆچێم ماسی لە دەریام ماسی لە دەریایە خۆراکی ئاوام شوێر هەتا دەمرێ باتە مای چاوام شوێر هەتا دەمرێ باتە مای چاوام ڕیشم نەتاشێم ڕیشم نەتاشێم لەگەڵ سێمێڵێم هەتا تۆ کێزوی ئەم نزاهێڵێم هەتا تۆ کێزوی ئەم نزاهێڵێم کۆترا باریکای کۆترا باریکای باغەکەی بەرێدێم بەم دراگ واختە ئۆقرەکای بۆچێ بەم دراگ واختە باردەکەی بۆچێم شێتا و کەسای شێتا و کەسای وا بەڕێم واریم شێتا و کەسای وا بەڕێم واریم خۆی دەخاتانێ و داوی دڵی داری خۆی دەخاتانێ و عەشق و دڵی داریم بەرماڵەکاتان بەرماڵەکاتان دەکەم بایاساکۆم بەرماڵەکاتان دەکەم بایاساکۆ بۆ دانیشتنی ئێوارانی تۆ بۆ دانیشتنی ئێوارانی تۆم کۆترا باریکای کۆترا باریکای باغەکەی بەرێدێم بەم دراگ واختە باردەکەی بۆچێم بەم دراگ واختە هەی مەڕۆ چاو کاڵجیان وەقرەکەی بۆچێم بەس باسەوە ئەی دەست و چاو خۆش بکە کە ژیانیا ڕەبی دەنگ و نەرزە دەڵەمەرە لە ماڵم گوێستا چێشتە قەدیمیەکان لێ دەندرێن ئەرێ وەڵا بەڕۆنی کوردی بەڕۆنی کوردی کاکە لە خۆرانە ماشەڵڵا وای دەنگ دێ لەسەر ئەو تەپ و تۆزەی دەست و چاو خۆش بکە کە ژیان قال و ساغ بەیە کارە ناخدا سەرسەر و سەرچاوان
لە خزمات یەکێک لە خاتونە خۆشەویستەکانی ئاوای سڵامەت داین لە حوشە دانیشتین هەواکەی زۆر گەرمە بەڵام شکری خوددایە لەکنەوە باخچە شکۆلێ و لەبەر نیسەی دارەکان و لەبەر نیسەی خانوبەرەکەی ئێرە شکری خودای هەواکەی فێنکە مەش دانیشتین و توێژێک لەگەڵ دادەی خۆشەویست پێک بێنین دادەی جان باشن شکر سڵامەت مەمنون قەزار لە من باین تۆ بم سەر و سەر چاوان بەخێر بن دەست خۆش بە زەحمەت و چێش نێوتان چ دایجان نێم زارە دادە زارای خۆشەویستەمە نووسەندە دادا وەڵا ڕەنگە شەز ببم ماشەڵڵا ماشەڵڵا تەمەند درێژ و لەش ساغ بن یا ڕەبی چەند ساڵە زەماوەند کردووە وەڵای 5-6 ساڵە چەند منداڵ و هەیە دادا گیان وەڵا زاشک زۆرمان هەن چەند منداڵ چوار کوڕمان هەیە زەماوەندیان کردووە گیان ئەرێ وەڵا 2 کوڕان ماون 3 کوڕمان ماوەژن بێنن دەنای دیکسەکانە موشیان کردووە ئینشەڵڵا وانیشتە باوڕەبا دەبن بەختەوەر دەبن یا ڕەبی ماشەڵڵا دادەزارە جلوبەرگێکی یەکجار جوان و ڕازاوی لەبەردایە دەسماڵ بە ئۆیەی کردەوەر دەسماڵی کوردی و 4 میتر پشێندی پەشمینە و دادە خۆتان دەسماڵتان ساز گیان بەڵێ بەڵێ بە خۆمان ساز دەکەن دەستکردی خۆمانن بۆ خۆمان سازان دەکەن ئەو شتانە هەلو ساغ بە ئیشەڵا لەکوێ فێر بوون گیان وەڵا توزام هەر لە خزم و دۆست و ئاشنا شتانە فێر بووین دادە قەدیم چتان ساز دەکرد قەدیم کە هەڵبەتە ئۆیە شتی دەسماڵی بۆ شکڵە نەبوو بەڵام خۆ دەستچەند هەر هەبوو لە ناو قەدیم گۆرێمان دەسنی پۆزلوخمان دەسنی سەرکڵاوەمان دەسنی ئاوال ئەو کارانە ئێستا دەچنن ئێستا ناوەڵا بۆچی ئێستا کەس لەبەریان ناکە و کەس پێی خۆش نیەوە بۆیان ناچنین دروستیان ناکەی ئەو دەم زۆرتر چ کەسانێک کەڵکیان لەوە وەردەگر بێسلا پیاوەکان چ وەختایە کەڵکیان لەو شتە دەستنانە مەسەرەن جستانێ زۆربەی جستانێک گۆرەویان لەبەر دەکرد پۆزلوخیان لەبەر دەکرد مەسەرەن بۆ بە فروباران وشتا ئەو زار سەرکڵاوان لە سەر دەکرد ئاوالە بۆ وەختی کارێ بەڵێ بۆ وەختی کاری بۆ زەحێڵی مەسەرەن ئەو وەختی مۆدەکەی وابوو مەسەرەن چوبای بۆ سەیران و سەفەر و شاویشتە پۆزلوخ و گۆریشتیان لەبەر دەکرد وەک گەلحان نەبوو ئێستا لاوەکان بۆ شای هەر تاقلۆقە بۆ جوانیش دەبەر ناکەن ناوەڵا فقط کەلاش لەبەر دەکەن فقط کەوشی کەلاژ ماوە کەژی کەلاش لەبەر دەکەن بەڵێ دادە ئۆیەکان بگەڕینەوە سەر لیباسی خانمەکان ئۆیەکان جلوبەرگەکەی کە خۆتان دەتان ڕازاندەوە چ بوو ئەو وەختە وڵا ئەو وەختەی لەباتێ ئۆیانە دەسماڵی پوڵەکە بوون مەسەلەن چوزانم لیباسی زۆری چکە بوون وەک چوزانم ژۆژ و دەسماڵی چوزانم تۆڕیان پێ دەکوت و هەیلایە لایە ڕۆڵە لایلایە هەیلایە لایە ڕۆڵە لایلایە کورپەکەم لایە دەبێن و بێن و بۆ خەوت نایە بۆ خەوت نایە شەوگا درێژە دنیا بێدەنگە دنیا بێدەنگە هەیلایە لایە هەیلایە لایە ڕۆڵە لایلایە دەبێن و بێن و بۆ خەوت نایە شەوگا درێژە دنیا بێدەنگە دنیا بێدەنگە دەبێن و بێن و کورپەکەیدایە هەی دەنگت خۆش بێدا دەیجیانڕە بیدەنگن نەرزێ قالبس ساغ بە ئیشەڵا ئیدی منداڵە بۆ دەنگە زوڵاڵەوە هەر لە وەڵی شێوەڕا تاس پێرێ نوێژان دەنووسمایە وەڵای چی ساوت خۆش بێدادە قەتت بە مەشکە هەڵدەکوت زۆر چاگەرەوەڵ ڕێکشمان بۆ مەشکی هەڵدەڵێ ماشەڵا دەنگتی خۆشە بە قوربانت بم هەی مەشکێ 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 هەی ماڵێ بە بمەشکێ مەشکەم دەژێ لە بڵیندان لە دەرێکێدا لە مەندان هەی ماڵێ بە بمەشکێ مەشکەم دەژێ لە بڵیندان لە دەرکێدا لە مەندایان مەشکەم دەژێ بە چواران ڕۆنی دەگرین بە باران هەی لە بۆ پەیزایە هەواران هەی مایە لێبایە بمەشکێیە مەشکەم مەشکەی گەمێشەیە ئەو لە سیروان دەکێشەیە چەندایان شان و قەڵدێیەشەیە هەی دایکوبە بمەشکێیە هەی حەمیر و چایە ومەشکێیە مەشکەیان دەژێ لە بڵیندایان
لا داير كذا الله ما يندان هاي ما بايا بما يشكي ربي بخير أنا حق دنقد نرزة دادي جان دست ساوت خوش بقت شوية هواري أري والله سوش بو هواري كابرات شو بيتها هواري كابرات شو بيتها هواري دنقي ومن ده خوش دبيدي ومن ده بصوص جدي قال ما باب نتوما هواري دنايدي اللي رنا والله نسوم وساغ بي إن شاء الله هوارتي سيسير ونستان وأنا زوريان تشوم بكنيان شو راهاتو نيرة دادا جيان من بو خم خلش خورخرام ما باب مخلش خورخرا يدي ميري والله مفتوى يرمين وشوستان ودكرتاق يشتي بيير أري والله أنا أشكر حصايا وروجك كاروبارك اللي مال دادك والله أري والله الوساغ بي يا رب شمو بنيري ساعدكم وسوزان مشكي دجيان ويستا مشكي دي مشكي برقيو قدمت مشكي والله مشكي ترم مشكي بيستك أري والله مشكي بي خوتان كولو دكر أري بو خم كولمان دكدو بو خم ساكمان دكدو مثلا با وأنا بشيلان سورمان دكد جوانو شيلان من بود دكولان أنت ما عندك إلا مشكلة سجان سور دبو هالمان دا وصي بينك ولا دواي دا أو زاركانية مشكلة مستمان تيدا كدو دمان جاندو لو بيستوشتي بو بيني راقش نشتش كالكوار دك أري والله لويش دا مثلا أو سازمان دا كدو هرب أنتو كير بيو بيدي أنتو كشتير بيو بو بنير مان تيدا دا كدو دا ما بربكنا بيستي نستانيو ولا بقربانت أنا ندير لها حسارك اللي دور بركة يعني أري والله الحانة كان دبل جير خاني بيان لما مزوري اللي مزرعة دام مو مزرعة بنير مزرعة بيا خوشة أري والله ساوس خوش بداد زارا جان خود زانم داد زارا حد سندی لی پرسیم هنرکان تباوینا جال دست کردکانی رابگره لکارکان رابگره تا دنگ خوشه کید هیوادارم چه جولی ورگرفیم بو مک زور زور چش بخش بود دست ساوت خوش بداد سر ساوان بخير چەندە حەزم لە سڵاوە سەد ئەوەندە قینم لە ماڵاواییە چونکە دابڕین لە ئێوە سەرەتای خەم و دڵتەنگی و تەنیاییە بینەرانی خۆشەویست و عزیز ماندوو نەبنەوە بە کۆتایی دیمانەی ئەو ڕۆمان لە ئاوایی خۆش و سەرسەوزی سڵامەت سەر بە بەشی ناوەندی هەڵکەوتوو لە 46 کیلومتری شاری بۆکان گەیشتین هیوادارم و توێژی و ڕۆژمان هۆی ڕەزامەندیەوە خۆشەویستانی پێکێنابێت تا کانگای ژیانێکی دیکە و ڕۆژێکی دیکە و سەردانی ئاوایەکی دی هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم ماڵاوە.